بەشێکی زۆر لەو میدیایانە کە ئەم پاڵەوانسازیە بۆ سەرۆک عەشرەتیەکە گەناڵی مەوازیعی تریان نییە. ڕۆژانە ئەتوانن بڕۆنە شەقامەکانی خەڵکی شوێنی ژیانی خەڵکی هەژارنشینەوە ئەتوانن ئەنواع مەسائیل بگرن بەدەستەوە. من بە کورتی هەواڵم کە بەڕاستی ئەم گەورەکردنە ئەم پاڵەوانسازیە لە سەرۆک عەشرەتەکان بەتایبەتی ئێمازانین بەشێک لە سەرۆک عەشرەتەکان بۆ بەژەوەندی و پارە هەر جاری پاڵیان داوە بە یەکێتی و پارتیوە بۆ بەخۆشیان ئەوانە ئینکاری ناکەن کە سەدە پارتین. ئەمانە ململانیان لەسەر عەرزە و مڵک و ئەوانە و لەسەر داگیرکردنی شتی یەکترە چ پەیوەندیەکی بەخواستی خەڵک تەنانەت پەیوەندیەکی بۆەوە هەیە کە ئەم پاڵەوانسازیت بکەی عەلا ئەساس ئەمانە گوایە زۆر ئازانە بڕی پارتی بوونێتەوە. من هەر بە کورتی هەواڵم کە ئەمە خەتایەکە بەرامبەر بە ناڕەزایەتی خەڵک کە لە ناخیا بەرامبەر بەم دەسەڵاتە قوڵپەدا و هەر دەرفەتێکی بۆ بێ بە هێزێکی جەماوەری ڕێکخراو جەماوەرێکی ڕێکخراو لە حیزبی خۆی لە ڕێکخراوە جەماوەری بەهێزەکانی خۆیەوە تەبعاً هێزێکی جەماوەری چەکداری ڕێکخراوە بەم نەزەمی و دەسەڵاتە توانێت ڕابماڵێەوە ئەوە تاکە هێزێکە نەک سەرۆک عەشرەت.